پارێزگابوونی هەڵەبجە خەو نێموو تاکێکی شارەکە بوو. 4/4 ئەو خەو نەهاتە دی. هێشتا دەرفەتەکان ماونەتەوە تا سنووری جوگرافی پارێزگاکە فراوان بکرێت. بەشێک لە نوێنەری حیزب و چالاکانی مەدەنی باز لەوە دەکەن پێویستە کاری جدی بکرێت سنووری جوگرافی پارێزگاکە فراوان بکرێت. کارێکی تری گرنگ دوایان بڕیارە فراوانکردنی سنووری جوگرافی پارێزگای هەڵەبجەیە. لەمڕۆ کرێ خەڵکی چالاکوان دڵسۆزانی هەڵەبجە لایەنە سیاسەکان بە تایبەتی ڕۆڵی ئیجابی ببینن لەمڕۆوە و ئەم گرنگی فراوانکردنی پارێزگای هەڵەبجە بخەنە ڕوو و بە هەموو لایە کۆششکەن هەوڵ بن بۆ ئەوەی کە ئەم سنوورە فراوانکەن. ئەمە کارێکی زۆر گرنگە بێ مەسەڵەن ئێمە سێ سادقمانەیە پێنجوێنمانەیە هەڵەبجەی تازەمانیان دەربەندی خانمان هەیە کە لە کاتی خۆیە لە کاتی بە قەزابوونی هەڵەبجەیە ئەمانە وەکو ناحیە سەر بە قەزای هەڵەبجە بوون. ئێستا کرێ وەکو محافەزە سەر بە محافەزەی هەڵەبجە بن. ئەمە تەسیراتێکی جابی گەورەی هەیە بۆ هەڵەبجە. دەی لە پاڵ ئەم هەموو قوربانیدانە بابێن بە دوور لە چاوی حیزبایەتی تەسک سێری ئەم پارێزگایە بکەن و هەڵەبجە بە دەرکەن لە ململانەی حیزبایەتی تەسک و هەڵەبجە بێڵن بۆ هەڵەبجەیەکان و هەڵەبجە پێویستی دوای 37 ساڵ نەهامەتی و برسیەتی و ماڵوێرانی و ئەم هەموو ململانەی ناتەندروستە با خەڵک نەفەسێک بدا دۆزینەوەی کار بۆ بێکارەکان. بەپێی ئەو نەخشەی وەزارەتی پلاندانانی عێراق بۆ پارێزگای هەڵەبجەی داناوە لە ناحیەکانی سیروان و بەمۆبیارە قەزاکانی خورماڵ و ناوەندی هەڵەبجە پێک دێت. بەڵام هاوڵاتیان و وەرپرسانی هەڵەبجەش دەڵێن نەخشەی پارێزگای هەڵەبجە لە ڕووی سنووری جوگرافیەوە پێویستە فراوان بکرێت و کار بۆ ئەوە دەکەن جارێکی دیکە گفتوگۆکان دەست پێ بکەن تا قەزای سەی سادق و پێنجۆن و شارە زوریش بخرێتە سەر پارێزگای هەڵەبجە. پارێزگایە سەرەتایەتی و پێویستە بە جۆرێک بێت کە هەموو خەڵک و هەموو لایەنەکان کە هەمویان ئەرکیان کێشاوە بۆ بوونی پارێزگا جۆرێ لە بەشداریان هەبێت چونکە بۆ ئەوەی بە هەمومان ئێمە بڕۆین ئاوەدانی بکەینەوە و پێویستمان بەوە هەیە ئیستیفزازکردنی یەکترینا بە جۆرێک لە پێشنیاری بنیادنەرانە بۆ یەکتری بۆ ئەوەی بتوانین ئەو پارێزگا بخەینە سەر پێ. ڕاستە هەڵەبجە بۆ پارێزگام گرنگە زۆر گرنگە بەس گرنگتر لە ئەوەیە کە ئیشی بۆ بکرێت ئیش کاری بۆ بکرێت چ لە ڕووی خزمەتگوزاریوە و لە ڕووی ئەوەش ئەو شوێنانەی تر بێنە سەر هەڵەبجە. بەپێی ئەو سنوورە جوگرافی بۆ پارێزگای هەڵەبجە بڵاو کراوەتەوە 2 مەرزی فەرمی و 6 مەرزی نافەرمی لەگەڵ وڵاتی ئێرانەیە. هاوکات خەڵکی سنوورەکەی واخوازن سنووری پارێزگای هەڵەبجە فراوان بکرێت و بەپێی زانیاریەکانی پەیام هێشتا دەرفەتی گۆڕین و دیاریکردنی سنووری پارێزگای هەڵەبجە هەیە. ئەوەش حکوومەتی عێراق و وەزارەتی پلاندانان هێرێم دەتوانن گۆڕانکاری تێدا بکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.